حاجی سەعید تەمەنی 82 ساڵە و ماوەی 65 ساڵیشە بۆتە هاوڕێی پاسکیلەکەی. حاجی سەعید 45 ساڵە دوکانی هەیە و کاری چاکردنەوە و کڕین و فرۆشتنی پاسکیل دەکات و ڕۆژانەش بە پاسکیلەکەی هاتوچۆ دەکات. اشتغلت معسكر تبيع معسكر ما لها وليري بو وقت تقسيم وقسيم تنبير وانا نبو تكتب باسكيل دسو مع معسكر باسكيل دهات ما لو وقته حتى يستعمل باسكيل داشهم حتى تقريبا حفتا امن العسكري تقاعدهم نتقاعد مهات ما دكاني نانوايم كله فربما فرنيسي تقريبا ايش حشتا قصور او زهات مليانات او باسكري دم كريب دم فروش وسام دكرد بخون باسكريم دكردو علينا او دكانه من دان علينا لەماوەی 65 ساڵی هاوڕێیەتی لەگەڵ پاسکیلەکەی حاجی سەعید 3 جار تووشی ڕووداوی هاتوچۆ بووە بەڵام نەبووتە هۆی واسێنان لە لێخوڕینی پاسکیلەکەی. بە پاسکیل 3000 تونبێلی دایم بەو خۆکەم زارش ناو شقانی دایمە 2000 6 متری دایمە 2000 ژنی دایمە زارش پیاوی دایمە منش پڕیم و بەغار پڕیم و والله لێ دام تارەک و فری وەک تارە دەفری یەکەی ئەوە سایەخەت خواوە ئەدی لۆ دسمی خۆم ریاضەیە. ئێستا حاجی سەعید جگە لە خۆی دوو کوڕ و چەند خزمێکی دیکەشی لەنێو ئەو دوکانە سەرقاڵی کارکردن و بژێوی ژیانیان لەسەر ئەو دوکانەیە. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.